بینەرانی خۆشەویست زۆر سپاسانەکەین بۆی کە تا ئێستا لەگەڵ بەرنامەکانی خۆتانە. لە بەشە لە بەرنامەکانمان وتوێژێکمان هەبێت لەگەڵ ساڵحی سەرداری ئەندامی مەکتەبی سیاسی حزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکومەتیز و هەروەها ئەندامی کۆمیتەی کوردستان و هەیەتی ئیجرایی ئەم حزبە. سەبارەت بە تازەترین هەواڵەکان لەسەر دەستگیرکراوەکانی شاری سنە و مەسەلەی شعارنوویسی گاردی ئازادی. ئجازە بدەن بزانین ساڵحی سەرداری لەسەر خەتیانە. ساڵحی سەرداری گوێ لە دەنگی منە؟ بەڵێ فەرموون. سڵاو لەوێ سپاس دەکەمەوە بەژاری لەم بەرنامەیە. ئەمەی سڵاو هەیە بۆ ئێوە هاوکارانتان و بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. هەروەک بینەرانمان زۆربیان ئاگادارن ڕۆژی 1 نۆڤەمبەر واتە شەممەی ڕابردوو ناڕزایەتیەکی سەراسەری لە دنیا بوو لە هێندەوە تا ئەفغانستان و تا ئەمریکا و وڵاتانی ئەوروپایی و کاناداومانە. لە شاری سنەش کۆمەڵەی هەڵسوڕا و خەڵکی شەرافەتمەندی شاری سنە دەستیان کرد بە خۆپیشاندان بۆ پشتیوانی لە گەڵ کوبانی. بەڵام لەگەڵ توندوتیژی هێزە ئەمنیەکانی جمهوری ئیسلامی ڕوبەڕوو بوون. ئەکرێت وەزاحەتێکی زیاتر بدەیت بۆ بینەرانی ئێمە؟ بەڵێ خەڵکی شاری سنەیش وەکو زۆربەی شارەکان لە سەراسەری دنیاوە کە خۆتانی شارەتان پێکرد ئەم ڕۆژە بۆ هاوپشتی و حمایەت لە خەڵکی قارەمان و تێکۆشەی کۆبانی هاتنە خیابانەکان و زۆر هێمنان و مسالەمەت ئامیز شعاری خۆیاندا پشتیوانی خۆیان دەربڕی و پلاکارد و بانەرگەیەوە بەدەستیانەوە بوو. هەمووی ئەوە بوو کە کوبانی تەنیا نییە، سنە پشتیوانیە. ئێمە لە خەڵکی قارەمانی کوبانی بەرامبەر بە داعش و دەوڵەتی ئیسلامی حمایەتەکەین و هەروەها هاوبەستگی و خۆیان نیشاندا لەگەڵ ئەو مەوجە کە حمایەتی سەراسەری بوو لە سەراسەر دنیاوە کە خۆتانی شارەکرد لەم سەر دنیا بۆ ئەو سەر دنیا لە زۆربەی پایتەختی وڵاتانی ئوروپایی و ئەمریکای و ئاسیایی. ئەمە بوو وەلێ بەداخەوە وەکو هەمیشە لە 35 ساڵی ڕابردووە کەوتنە بەر پەلاماری وەحشیانەی هێزەکانی جمهوری ئیسلامی بێ ئەوە کارێکی خلاف یا کارێکی غێرەقانونیان کردبێ درانە بەر هێرش و لێدان و مەجموعەیەکیان هەر لیاگرت دواییش مەجموعەیەک تریان بێ ئەوە حتا دەخاڵکی ئۆتۆیان بێ لە ئەو جەریانە چون لە ماڵان و لەسەر کار و شۆڵیان ناگرتنیان و ڕوانەی زیندانەکانیان کردن. چەند نەفەر گیراونە تا ئێستا؟ ئامارێ وا هەست 7 کەسە ئێوە ناو 14 کەسمان بەدەست گەیشتووە کە خۆشبەختانە دوای ئەترازاتێکی زۆر کە خانەوادەکان و خەڵکی شاری سنە کردیان بچونە بەردادگوستەری پێرەکە قەویاندا بوو کە ئازادیانکەن بەداخەوە ئازاد نەکران. دوایی تحت فشارگەلێک وا خەڵک و خانەوادەکان هاوردیان 10 کەسیان دوێنێ ئازاد بوون بە وەسیقەی 10 ملیۆن و 5 ملیۆن. بەڵام بەداخەوە هێشتا 5 کەس بە ناوەکانی سەید خالدی حسەینی، پشتیوانی حسەینی، یەدەی سەمەدی و کەسێکی تر ناوەکەم بیرۆچووە بەداخەوە ئەوانە هێشتا لە زیندان جمهوری ئیسلامی ماون. دەی هیچ کارکتابەتی ئەکرێت یاکراوە بۆ ئازادی ئەم کەسانە ژیان نا؟ بەڵێ خانەوادەکانیان و ئەو کەسانەوە دفاعیان لێکردون تا ئێستا هەر خەریکن بە ئەنوا و ئەقسام شێوە لە تەرگەل مختلفەوە ڕۆژانە ئەچن بەر ئیطلاعات و دادگوستەری کۆ بنەوە ئەمانە بە قەول جمهوری ئیسلامی بە قەول قازیەوە ئەمانیان حکمیان لەسەر سادرکا یا ئازادیان بکە. ئەم کەسانە وا گوایە لەزەر ئەوانەوە سابقەیان بووە، سابقەیەوانیش غێرەزەوە کە دفاع لە زندگی خۆیان یا سنفی خۆیان یا کاریگەری بوون لە حقوق خۆیان یا لە ئازادیەکەی خۆیان هیچ جرمێکی تر مرتەکب نەبوون. بەڵام خۆ جمهوری ئیسلامی لەم جۆرە وەختانە بۆ چاوترسێنکردن فعالین بۆ چاوترسێنکردن خەڵک هەمیشە فشارێنێ، هەمیشە بەشێک تحت فشارێەوە بۆی تێن ئازادەکە بەشێکتر ئەیاڵێتەوە گرێکی ئەم فەزای جە و مەرعوبە ڕعب و وەحشەتە هەر کەماکان ئیدامە بە بۆ ئەوە کەس نەوێ ئەم کارەکە. بەڵام بالاخره مەجبورن چون هیچ کارێکی غێرەقانونیان نەکردووە مەجبورن ئازادیان کردن و ئێمە هەر لێرەوە داوا لە هەر کەسێکی ئازادی خوازەکەین لە خەڵکی شاری سنەکەین کە حمایەتکەن لە خانەوادەکانیان بۆ ئازادکردن دەستگیرکراوەکان چون ئەوانە هیچ جرمێک مرتەکب نەبوون و جمهوری ئیسلامی بەناحەق ئەوانی تنی سەولەکانی زیندانی خۆی کردووە. تۆ دەکەی دەست خانەوادەکانیان بۆ چالەکانی سیاسی مەدەنی بۆ خەڵکی تێکۆشەی شاری سنە چ داواکاریەک هەیە بۆ ڕزگارکردنی ئەمان وادوان چی بکەن؟
من پێم وایە ئەو کارەوە تا ئێستا ئیدامەیانداوە و منجەڕ بوو بە ئەوە کە ئەو دەکەسە ئازادبوون ئەگەر ئیدامەی بن و ئەگەر خەڵکی شاری سنە کە تا ئێستا کۆمەکیان کردن و حمایەتیان کرد و هاودەردیان کرد و حاضر بوون بە هەچێنەوە ئەپشتیان لێ بکەن ئەمە ئیدامە بن ڕۆژانەشنە بەردادگا بەردادگوستری بەر ئوستانداری ئەوانە وا مەقاماتی زیڕەتن بە ئیسلاح من پێم وایە ئەوانە مەجبورە بن ئازادیان کەن چون بە تایبەت کەسیان تیا بووە کە ئێستێژماوەسۆ گوایە ئاسن لەو ڕۆژە لەو تەزاورات و احترازاوە لە مورد کوبانیەوە بووە لەوێ حزوریان نەبووە و چوون لە شوێنی ترا گرتوونیان و هیچ مەدرەکێکیان ئەمانە نییە کە گوایە بەشدار بوون یا گوایە چوزانم ئەو ئێتاما جمهوری ئیسلامیە ئەمانە سازمان ئەم تەزاوراتوشیان شتی وانە جمهوری ئیسلامی هەمیشە سیاسەتیەوە بۆ مەجموعەیەکی گرتووە مەجموعەیەکی ڕاگرتووە مەجموعەیەکی ئازاد کردووە بۆ عەرزم کرد لە سەعالی پێشووە ئەم فەزای ڕەحوەحشتە ڕاگرێەوە کەس ئیتر نەوێرێ بەڵام 35 ساڵە خەریک کوشت و بڕ و گرتنە و زیندانیکردنە بەڵام موافق نەبووەوە خەڵک کەماکان ئیدامێدن و پێم وایە داواکەم لە خانەوادەکان داوا ئەەکەم لە هەر خەڵکێکی دڵسۆزی شاری سنە و شارەکانی تر بە زیندانیکردن ئەم چوار کەسە ئاعترازکەن و کۆبنەوە لە خانەوادەکان حمایەتکەن و کۆمەکەن بۆ ئازادکردنیان. ئەگەر ڕخسەت بچینە سەر بابەتی چیکارسن لەسەر ئەمە کولەن لەسەرەوەی کە بەست کرد لە کاری غێرە قانونیان نەکردووە یا کاری جرمێک مرتەکیب نەبوون دفاع لە خەڵکی کوبانی دفاع ینی ئەمری هەموو کۆمەلگایە چ لە ئێران چ لە باقی وڵاتانی دنیا بۆیش ئەمان فەرزێکیان بەجێناوە ئەبێ بکرێن. ئجازە بدە بچینە سەر باسی گاردی ئازادی لە هەفتەی ڕابردووە لە شاری سنە کۆمەڵی لە هەڵسوراوانی گاردی ئازادی مەجموعەی شعارنووسیان کردووە بۆ کۆمیتەی کوردستان ڕاگەیاندنێکی بڵاوکردەوە ئەکرێ بۆمان باسکەی کە مەسەلەی شعارنووسی چۆنە لە دەستوری گاردی ئازادیە و هەندێک شعاراتیان نووسیوە کە پێم خۆشە سەبارەت بەوەش پرسیار لێ بکەم. بەڵێ هەروە کە خۆت ئاگاداری هەر شەوێک دوای ئەو جەریانی کوبانیە لە شاری سنا واحدی 37 شوان لە ئیدامەی فعالیتگەل خۆیانە لە شاری سنا ئەقدامی کردووە بە فعالیتی تەبلیغی کە ئەمە هەمیشەیەکی لە کارەکانی گاردی ئازادی بووە فعالیت تەبلیغی و چووە شعاری نووسیوە لە شار سنا و شعارەکانیشی معلومە بە دەفاع لە کوبانی بووە عەلەی جمهوری ئیسلامی بووە و وتوێسی ئەمە کوبانی تەنیا نییە سنە پشتیوانیە و ئەم شعارانەی کردوایە لە ئیدامەی تەزاهوراتێکاوە خەڵکی تێکۆشەری شاری سنە کردویانە بۆ دفاع لە کوبانی لە ئەوەڵی نۆامبرا وەکو باقی خەڵکانی دنیا ئەم واحدەی گاردی ئازادیش چووە ئەم شعارانەی تەبلیغ کردووە و کارێکی هەمیشەگی تەبلیغاتی ئێمە بووە کە گاردی ئازادی ئێستا لەم سەردەما بەدەستی وەگردووە شعارەکانیشی معلومە کوبانی تەنیانیە سنە پشتیوانیە گرێکیە بەم نەوعە ئیحساسی پشتیوانی و هاودەردی خەڵکی شاری سنە بۆ کوبانی بگەیەنێ کەما اینکە 35 ساڵ لەمەوبەر بە جۆرێکتر لە شایەتێکترە سنە وەکو کوبانی مەقاومەتی کرد لە مقابڵ یەکێ لە دڕندەترین حکوومەت‌های سەردەمە کەوی جمهوری ئیسلامی و 35 ساڵە گوزەرەی لە مەقاومەتی هەمەلایەنە و متحدانەی خەڵکی شاری سنە کە ئێستا بە جۆرێکتر لە شایەتێکتر و لە ئۆزاحواڵێکی تری لە گۆشەیەکی تر لە دنیا بەناو کوبانی ئەم مەقاومەتە تێکرارەوە بووە و ئەمە ڕەفدانی ئەو مەقاومەتەی شاری سنە و کوبانیە هاودەردی و حمایەتی خەڵکی شاری سنەیە لە کوبانی کە بە وەسیلەی شعارگەلێ واگاردە ئازادی بە دیوارەکانی شاری سنەوە نووسراوە دەربڕاوە و ئەمە فعالیتی تەبلیغی گاردی ئازادی بووە. 35 ساڵەوە پێش جمهوری ئیسلامی تەلاشی کرد کە قەلبی دڵی کوردستان بەجێ بێنێ بەڵام هەتا ئێستاش نەیتوانیوە ئەو قەلبانە تەسخیر بکات فقط توانی بە چەکدارانە خۆی یاسەپێنێت بەڵام هیچ کات نەیتوانی دڵی خەڵکی کوردستان بەرەو لای خۆی ڕاکێشێەوە سنەیەکی لەو شارانەیە کە لە تووری ئەم 35 ساڵەیە شەڕی کردووە لەگەڵ جمهوری ئیسلامی جا چ مەسەلەحانە چ بە شێوەی مەدەنی و ئەشکالێکی تر لە ژنان و پیاوانیەوە لە لاوان و پیرانیەوە فەرقی نەکردوە تەمەن لەوێ هەمووی لە دژی وەستاونێتەوە ئەم مەسەلەی کوبانیە ئەمەی جارێکی کە زیندوو کردەوە وایە نا؟ بەڵێ دەقیقەن وایە و جارێکتر خستیەوە بیر هەموو کەس
کە ئەگەر خەڵکی شارێک یەکپارچە بن، متحد بن، هاودەنگ و هاوڕای بن و ئێرادە بکەن و اعتماد بەخۆیان بکەن، ئەتوانن حەماسەیەکی ئاوا بخڵقێنن کە ئێستا لە کوبانیا هەیە و تەواوی دنیا هاتۆسە پشتی بەرەی ئازادی خواست و حتا ئەوانە وا زدیان بەرەی ئازادی خوازن و حتا داعشیان دروست کردووە، مەجبور بوون بە نەوعێ تەئیدیان کردەوە هاتوونەسە، مەجبور بوون قبوڵیکەن و پێیان تەحمیل بووە کە ئەم مبارزەی یەکگرت و متحدانە بەڕەسمیت بناسن. بەداخەوەم عینەن ئەمە 35 ساڵەوە بەر لە شاری سنا بەعزێ لە شارەکان کوردستانی ئێران ئەم مقاومەتە بوو، بەڵام ئەو وەختە هێشتا ئیمکاناتێکی ئیجتماعی، میدیای ئیجتماعی، تەلەڤیزیۆن، ڕەسانەها، فەیسبوک، توێتر، ئەمانەوە ئێستا سەراسەری دنیای بەیەکەوە گرێداوە نەبوو کە خەڵکی دنیا وەکو ئێمڕۆ چۆن کوبانیە بینن مقاومەتی مسلحانە و تێکۆشەرانە و هەمەلایەنەی ژن و پیاوی خەڵکی شاری سەربەرزی سنە ببینن کە چۆن حەماسیان خوڵقان و چۆن کەوتنە بەر هێرشی هەوایی جمهوری ئیسلامی، تۆپخانەی پادگانی سنە، بەکرێ گیراوانی کۆنە پەرستی مرتەجع، مەکتەب قورئان و ئەحمەدی مفتیزا و ئەوانەوە مزدورانی مەحەلی، بەڵام یەکپارچە مەقاومەتیان کرد و نەیانهێشت تا ماوەیەک جمهوری ئیسلامی بێتە ناو شار. بەهەرحاڵ ئەمە جارێکی تر ئەمەی هاوردووە سەر ڕوو و جارێکی تر تەجربەیەک گەورەتر لە ئێمە لە کوبایی نیشانیدا بۆ بەرامبەرکە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێمە احتیاجوانە بە کوبانیەکتر، بە سنەیەکتر و سنە جارێکتر و شارەکان کوردستان جارێکتر گرێکیانە ئەم اتحاد و هەودڵی و مبارزە قارەمانانەی هەمەلانەیان بە خەڵکی دنیا نیشان بن و بەرامبەر بە جمهوری ئیسلامی لە هەموو لایەکەوە و لەوانە لە وەختی خۆیان مبارزەی مسلحانە بوەستن. خەڵکی کوردستان لەگەڵ خەباتی چەکدارانە لەگەڵ جمهوری ئیسلامی یا داعشەکانی ئێران نامۆ نییە، بۆیش پێم وایە یەکێ لە شعارەکان کە گاڵی ئازادی نووسیوەتی هەندانە بۆ خەباتی چەکدارانە دژی بە جمهوری ئیسلامی. ئەمە چ سیاسەتێکە لە پێش ئەم شعارەوە؟ ئێمە هیچ وەخت بەرخلاف شتگەرەوە لەم لاولا باسیەکەن وارزی مسلحانەمان ڕەدۆ نەکردووە، مخالفتمان لەگەڵان نەکردووە و هەمیشە یەکێ لە سیاسەتهای کۆمونیستا بووە، چ دەورەیەک وا لە کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانە بووین و چ دەورەی لە حیزبی کۆمونیستی کارگەری کە ئەو کاتە بەناو ڕەهبەرانی کۆمونیست دەرمیانە مەردم هێزی مسلحی ئێمە ئەڕۆیشت لە شارەکان کوردستان، لە مەریوان، لە سنە، لە ئەتراف بۆکان، لە ئەتراف سەقز جەولیان نەکرد و حاکمیەت و بە قوانینی جمهوری ئیسلامیان نەقس ئەکرد. ئەو سیاسەتە کەماکان بۆ ئێمە ئیدامەی هەیە، بە تایبەت لە چەند ساڵی ڕابردووە ئەمە جارێکی تر نیشانیدا. دوو نمونە توانی ئێمە باسکەین، یەکێ ئەو ئاڵوگۆڕانەوە بەسەریان هات وەکو میسر، وەکو لیبی، وەکو تونس، وەکو ئەوە پێڵەن بەهار عەرەبی، بۆنێ ئەوە حیزبێکی مقتەدری کۆمونیستی کە لە حتا باری مبارزەی مسلحانەوە هێزی مسلحی بێ دفاعکات لە دەستاوەردهای خەڵک، دفاعکات لە ئازادی، دفاعکات لەو مبارزەوەیان کردووە، چون نەبوو سەریان بڕی، لە هەموو شوێنێک سەریان بڕی. بەجێی حوسنی مبارەک سیسی کێ پێێن ئەو کابرای ئەخوان مسلمیان هاورد محەممەد مرسی، دوایی سە عەبدولفەتاح سیسیە کە کابرایەکی نظامیە، یا بەجێی مامەر قەزافی کەسی تریان هاورد و هێشتا مەسەلەی بەشار ئەسەد تەواو نەبووە، لەبەرەوە حیزبێکی مسلحی مقتدری کۆمونیستی نەبوو، بەڵام کوبانی چون ئەم سیاسەتی گردەبەر، چون متحد و هەمبەستە بوو و لە عین حاڵە هێزێکی مسلح بوو کە بەهێزە نظامیەکەی خۆی ژن و پیاو ئیعتمادی کرد و هاتە مبارزەی مسلحانە. بەنەزەر من نانهێشت دەستکەوتەکان خۆیان نانهێشت ئەو کە خۆیان بۆ خۆیان تەعینەکەن سەرنوشت جامعەکەی خۆیان سەری ببڕن داعش و بەشار ئەسەد نەیانتوانیوە و ئەوە بەنەزەر من ئەمەی بە ئێمە نیشاندا ئەگەر مقایسەیەکەی ئەگەر هێزێکت بێ مستەلح بێ لە حاڵا قودرەتمەند و کۆمونیست بێ متحد و متشەکل بێ ئەتوانی لە خۆت دەفاعکەی وەکو کوبانی، وەرێگە ئەو هێزت نەبێ وەکو میسر و ئەوانەکەوێت دەست کەسانێکی تر کە هەمیشە قودرەتهای
حاکم لە دنیا ئەوە لە منتەقا توانیوانە سەر انقلاب ببرن سەر خەڵک کەن بەژێر ئاگرۆ و نێڵن سەر دەربێن سیاست ئێمە لە موردگارد ئازادی و لە مورد مبارزی مەسلحانەوە کەماکان ئیدامەی هەیە و ئێمە بەنا بە مەقتەزیات زەمانە بەنا بە ئەوزا حواڵی هاتیان و شکل و شێوەیەک ئێمە هەمیشە ئەوەمان ڕاگرتووە هەر وەختێک لازم بێ حتمما ئیسفایلەکەین گارد ئازادی سەرفەن کاری مبارزەی مسلحانە نییە گەرچێ مهمترین کاری ئەوەسە لە ڕۆژخۆیە بەڵام سازماندان دروستکردن هەستەهای مقاومەت دروستکردن هێزی نظامی لە داخڵە کە ڕۆژی خۆی کە لازم بوو بێتە دەرەوە دفاعکات لە خۆی لە مەدەنیەت جامعە و دەستاوەردای مبارزاتی وا خەڵک بۆ یەکەن یەک دەقەم فرسەتمان کەمتر ماوە بانگوازە چییە بۆ ئەو کەسانی گوێیان لە دەنگی تۆیە بۆ پێوەزبوون بە گاردی ئازادی و یا بۆ پێڕوویکردن لە یا پێوەزبوون بە حیزبی حکومەتیستەوە من داواکەم لە هەموو گەنجێک وا لەم دنیا ئاسیە بەدەست وەزعێکەوە بەسەریانە هاوردووە وا بێکارە وا ئازاد نییە وا لە ناحەق لە خیابانە کچ و کوڕ پاسدار و حیزب الله و خاهر زەینەب و نەهی مەزمونکەر گیریان پێدەن لە گاردی ئازادی لە حیزبی حکومەتیستا خۆیان ڕێبخەن و جەم بە یەکۆ کۆبنەوە قسەکایان کەن بە یەکێ لەگەڵ گارد ئازادی لەگەڵ کۆمیتەی کوردستان لەگەڵ ئەو ئادرسانەوە لەم تەلەڤیزیۆن ئێوە هەیە لەگەڵ ئەو شمارە تەلەفۆنەوە مەسئولی گاردی ئازادی ئەعلامیان کردووە تەماس بگرن ئێمە حتمما لە کەناریان ئامادەین بۆ هەر نوع هاوکاریە من داواکەم تەنیا ڕێگەی ئێمە بۆ بەرامبەرکردن لەگەڵ جمهوری ئیسلامیە ئێتحادە مسلح بوونە لە هەستەهای گارد ئازادیە و پەیوەندی لەگەڵ حیزبی حکومەتیست بۆ ئەوە دەست لە ناو دەست بتوانین جمهوری ئیسلامی تێک بشکێنین و ئەم وەزعە بگۆڕین بە نەفعی بەشەریەت بە نەفعی ئینسانهای دەردمەندی ئەو جامعە کە ئیتر باڵی ڕەشی جمهوری ئیسلامی نەبێ کەس لە زیندانە نەبێ کەس بێمەسکەن نەبێ کەس ئەستیر نەکەن بە سەرچاویە و کەس بێماڵ و مەسکەن و بێداشت و ئەوانە نەبێ من پێم وایە پەیوەستبوون بە حیزبی حکومەتیست و تەماسگرتن لەگەڵ گارد ئازادی یەکێ لەو ڕێگانەیە حیزبی حکومەتیست هەمیشە ئامادەیە تا ئێسش هەروەها بووە بۆ کادرها و فەرماندەهان و مەسئولین و مبەلغین و مرۆڤجینی حیزبی حکومەتیست قابل دەسترسن لە طریق تەلەڤیزیۆنەکەی ئێوە لە طریق ئادرسهای سایتەکان ئێمەوە لە طریق خۆشبەختانە ئیسا ئیمکانی تەماسوانە بە دقت ئەلبەتە لازمە ممکنەوە لەگەڵ ئێمە تەماسگرن پەیوەندی بکەن جەمەکان خۆتان ڕێبخەن پەیوەستن بە گارد ئازادیۆ و ئازانوە ئەمە تەنها ڕێگەی نەجاتە بەدەست جمهوری ئیسلامیەوە زۆر سپاس دەکەم ساڵی سەرداری بۆ بەژاری لەم وتوێژەیە. سپاس دەکەم.